28 ساڵ لەمەوبەر هێزە ئاسمانیەکانی لەشکری سەدام حوسەین دیکتاتۆری ئەو کاتەی عێراق هێرشێکی کیمیاییان کرد لەسەر شاری هەڵەبجە. لەو هێرشەدا نزیکەی 5,000 کەس گیانیان لەدەستدا و زیاتر لە 10,000 کەسیش بریندار بوون. ئەم هێرشەکە لە کۆتایی شەڕی 8 ساڵەی عێراق ئێراندا بوو تا ئێستاشی لەگەڵدا بێ کۆمەڵگای نێونەتەوەیی بە ژێنۆساید ناودێری نەکردووە. کورد کۆنێکشن میوانداری نووسەر و ڕۆژنامەوان یاریڤان سعید دەکا کە یاریڤان زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەست بەجێ بۆ پرسیارە لەگەڵ جەناب تا دەست پێ دەکەم بۆ کۆمەڵگای نێونەتەوەیی کیمیابارانی هەڵەبجە بە ژێنۆساید ناناسێنێ. سپاس کاک بەڵێن لە ڕاستیا چەند هۆکارێک هەیە ئەگەر سەری مێژوو بکەی بەدەبەتی لە ساڵی 90ەکانە ڕێکخراوی هیومن رایتس واچ لەگەڵ چەند ڕێکخراویشکە لە کۆنگرسی ئەمریکا هەوڵێکی زۆریان نابوو ئەوەی کە هەڵەبجە و کیمیاباران بناسێنرێ، بەڵام لەو کاترا ئەوە نەکرا لەبەرەوە لایەن لۆبی ئیسرائیلیەوە لایەن لۆبی جوولەکەوە زۆر دژایەتیەوە ئەکرا لەبەرەوە ئەیانویستەنا هۆڵۆکۆست وەک جینۆساید بناسێنرێ. لەبەرەوە ئارگومنتەکەیان ئەوە بوو ئەگەر هەموو کەیسێک بە کۆمەڵکوژێک بە تاوان بە جینۆساید بناسێنرێ ئەوە لە شکۆی هۆڵۆکۆست کۆکاتەوە ئەوە بوو لەو کاتە ئەو هەوڵە شکستی پێدەهات نەتوانرا بکرێت. بەڵام ئەگەر سەری چەند ساڵی ڕابردوو بکەین کە کورد توانایەکی زۆر باشیە هەیە بەتایبەتی لە ڕووی مادیەوە لە ڕووی داراییەوە هەروە پەیوەندیشی زۆری باشی نێودوڵەتی وەروە دیبلۆماسی لە واشنگتن و وەروە لە پایتەختەکانی کەی جیانە هەیە، بەڵام هەست دەکرێت بە شێوەیەکی باش بە شێوەیەکی سیستەماتیشی بە شێوەیەکی ڕێکخراو ئیشی لەسەر نەکراوە بۆ ئەوەی کێسی هەڵەبجە وەک جینۆساید بناسێنرێت. هێشتاش لە پاش 28 ساڵ لەم کارە ساتە دانیشتوانی هەڵەبجە گلەیی و گازەندەی خۆیانیان هەیە کە دەڵێ هەر پەیمانە و پێیان دەدرێ، بەڵام ئیشی ئەو تۆیان بۆ نەکراوە. چی کراوە بەڕای تۆ؟ من خۆم 26 ساڵ لە هەڵەبجە ژیاومە. ساڵی پاریش تقریبم کاتانە بۆ مانگی دوو بوو لە هەڵەبجە بووم. لە ڕاستیا کە 2011 هەڵەبجەم بەجێهێشت و بۆ 2015 کە گەڕامەوە جیاوازێکی زۆر نبینیت بەتایبەتی لە ڕووی ژێرخانی ئابووری و هەڵەبجە کراوە بە پارێزگا، بەڵام ئەوەی کە بینی تەنها چەند جادە و شەقامێکە دروست کراوە، بەڵام بینای حکومیەکان ئەگەر بێت و هەڵەبجە ئەو دام و دەستگانەی بۆ بگەڕێتەوە وەروە وەک پارێزگایشی سربەخۆ بە شێوەیەشی ینی ڕاستی مامەڵی لەگەڵا بکرێت، ئەوە پێویستی بە بینا و هەروە پێویستی بە ژێرخانێکی ئابووری تۆکمە زۆر هەیە. و لە چەند ساڵی ڕابردوودا یەکێک لە بەڕانەیە کە دراوە بە خەڵکی هەڵەبجەوەیە کە مەرزیان سنووری لەگەڵ ئێران نابکرێتەوە بەتایبەتی لە منتیقی دوو ئاو بۆ ئەوەی کە ڕۆحێکی بازرگانی واروەها ئابووری بۆ هەڵەبجە دابین بکات، بەڵام هەتا ئێستا ئەوە نەکراوە. بە بڕای منی ژەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە دوواداچوون نییە لایەن دەسەڵاتداری کوردیەوە بۆ ئەو مەسەلانە بۆ ئەوەی کە بەڵێنەکانیان ئەماژە بۆ کرد کە دەڵی هەڵەبجە کرا بە پارێزگا. بوونی هەڵەبجە بە پارێزگا دەکرێت وەکو بەشێک لە ساڕێژکردنی زانی خەڵکی هەڵەبجە سیر بکرێت. لە ڕووی سایکۆلۆژیەوە تاسیری هەیە، کاریگەری هەیە. خەڵکی هەڵەبجە دڵیان زۆر بۆ خۆش بوو، بینیمان کە زۆربەی خەڵکاتە سەر شەقامەکان و هەڵپەڕین و ئاهەنگیان ئەیجێڕا. بەڵام لە ڕووی کردداریەوە ئایا بوون بە پارێزگابوونی هەڵەبجە چی ئەگەینێت، چی بۆ هەڵەبجە کردووە، چی بۆ خەڵکی دابین کردووە، هەتا ئێستا پرسیارێکی گەورەیە بەڕاستی کەس ینی هیچ وەڵامیشی پێ نییە، لەبەرەوەی تەنانەت کە لە ئەوە زیاتر لە ساڵێکە کە ئەم بڕیارە دراوە تەنانەت حکوومەتی لۆکاڵی هەڵەبجە لایەن ئەو یەکێتی و پارتی و گۆڕانەوە هەتا ئێستا نەگەشتنەوە ڕێکوتنێکە بۆ ئەوەی ئەوە حکوومەتە لۆکاڵی پێک بێنن بۆی کە خزمەتی شارەکەی پێ بکەن. دەسەواژەیەک زۆر بەکاردێنرێ، هەڵەبجە سیمبۆلی قوربانیدانی گەلی کووردە. ئەم وشەی سیمبۆلە، ئەم دەستەواژەی سیمبۆلە لەسەر ئاستی نەتەوەیی و لەسەر ئاستی نێونەتەوەیی چۆن سەر و سەودای لەگەڵەکرێ؟ ڕاستە هەڵەبجە سیمبۆلی نەتەوەی کووردە و هەروەها دۆزی کوردیش بە بۆنەی هەڵەبجەوە بە شێوەیەکی زۆر باش هاتە پێشەوە لەسەر ئاستی نەوچی وەروەها لەسەر ئاستی نێودەوڵەتیش. بەڵام هەستەکەم هەڵەبجە کەیسی هەڵەبجە بە شێوەیەکی باش بۆ مەسەلەی نەتەواتی بەکار نەهێنراوە یان نەنواتوانیوە سوودی لێوە بگرین، زیاتر بەکارهێنراوە بۆ بەرەو پێشبردننی ئینترەستی شخصی یان بەرژەوەندی شخصی وەروە
حیزبی. گلەیەکێ لەلایەن دانیشتوانی هەڵەبجەوە کە دەڵێن بەداخەوە دەسەڵاتی کوردی نەیتوانی و هەڵەبجە بکاتە شارێکی نمونەیی. من نازانم جەنابەت چەند هاوڕای لەگەڵ ئەمە، بەڵام ئەگەر هاوڕای ئەکرێت پێ بڵێ هۆکارەکان چین. بەدڵنیەوە هاوڕام کە هەڵەبجە شارێکی نمونەیە نیە، لەبەرەوە تا ئێستا زۆربەی هەند کەلاوە هەیە لە هەڵەبجە. تا ئێستا لە ساڵی 1970 کاتێک کە هەڵەبجە وێرانکران تا ئێستا ئاوادان نەکراوەتەوە. وەروە هۆکارەکان لە ڕاستیە ئەو ململانێ حیزبیە ناتەندروستەی کە لە کوردستانە هەیە، هەڵەبجەش بووە بە بەشێک لەوە. وەروە هەڵەبجە ئەزانی کە مێژوەیەکی لە مەسلەی ئیسلامی سیاسی هەیە کە زۆر کاریگەری لەسەر ئەوە هەبوو کە هەڵەبجە لە شوێنی خۆیان بمێنێتەوە. لە دوای ئەوەش ئەو هەموو ململانی سیاسی کە نێوان حیزبەکانی کوردستانیا هەن لە ڕاستیە هەڵەبجەی زۆر دواخستەوە بەوەی کە ئێستا پێم وتی کە حکوومەتی لۆکاڵی هەڵەبجە تا ئێستا پێک نەهێنراوە. کاک گێریبان لە ساڵی 2006دا دانیشتوانی هەڵەبجە زەنگێکی ئاگادارکردنەوەیاندا بە دەسەڵاتی کوردی گەیشتە ئەو ئاستەی کە تەنانەت مۆنۆمنتی هەڵەبجەشی تیادا سووتێنرا. ئێستا شەر هەمان ئەو هەلومەرجە هەیە. بەدڵنیایەوە هەیە کاک بەڵێن ئەگەر سێری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکەی لە هەڵەبجە تا ئێستا ژێنە سەر شەقەمەکان داوای مافەکانی خەڵکی هەڵەبجە ئەکەن، داوای ئەوەکەن کە حکوومەت زیاتر بەدەم داواکاریەکانیانەوە بێت. و لەوە چێ بڵێم کە ئەو بارودۆخە سیاسی و ئاسایشی لە ناوچەکەدا هەیە وای کردووە لەوە کە خەڵکی هەڵەبجە وەکو ساڵی 2006 نیانە سەر جادە هەمانش دووبارە نەکەنەوە. یەک پرسیار زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە، هێشتاش خێزان هەن لە هەڵەبجەدا چاوەڕوانی گەڕانەوەی منداڵەکان یا کەس و کاریانن. ڕێکخراوە سیڤیلەکانی لە هەڵەبجە کار دەکەن، چەند دەتوانن ئیش بۆ ئەم مەسەلەیە بکەن؟ ڕێکخراوی سیڤیل لە هەڵەبجە ئەگەر فەند بکرێن، ئەگەر پارەیان پێ بدرێت ئەتوانن بە شێوەیەکی زۆر باش ینی کار بۆ ئەم کەیسانە بکەن. بەڵام تا ئێستاش بەعنی بەڕێوەبەرایەتیشی بۆ منە هەڵەبجە کە بەدووادا چوون بۆ ئەو مناڵەوە وانەی هەڵەبجە کە تا ئێستا لە هەڵەبجە نییە. ئەو شتانی لە کوردستان هەیە زۆر بە شێوەیەکی ناڕێکخراوە و هەروەها سیستەمی تیانە بۆ ئەوەی کە ئەم شتانە بەرەو پێشەوە بچن. کاگەریبان زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەی کورد کۆنەکشن. زۆر سوپاس دەکەم.